هێرشی سایبەری تەکنەلۆژیا و هەروەها خۆپارێزییە تەکنەلۆژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میانمانە. بەڕێز هیوا بەخێر بێن. زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئەم هێرشانە چین ئەکرێن؟ ئایا ئەمە کراوە هێرش بۆ جارەیان وەکو کۆمپانیەکان خۆیان ئەڵێن نا هەڵەیەک بۆ لە ڕووی ئەپدەیتێکەوە دروست بووە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. یەکەم جار بە دوو هەڵە لە خودی راپۆرتەکە ڕاستکەمەوە دووبارە ریستارتکردنەوەی سیستەمەکان نابێتە هۆی هەر جارێک کە ریستارت دەکەیتەوە ئەڵێ هەندێک زانیاری دەستەی وانە تو ئەتوانی کۆمپیوتەرەکە 10,000 جار ریستارت بکەیتەوە بە هۆی ریستارتەوە تۆ داتا لەدەست نادەی. ئەو یەک ڕاستکردنەوە. دوو لە کۆتای راپۆرتەکە وتیان بەهۆی ئەوەی کە داتاکانی لەسەر سەرڤەرەکانی کراودسترایک بووە هیچ داتایەک لەسەر سەرڤەرەکانی کراودسترایک نییە. داتاکان لەسەر سەرڤەرەکانی خودی کۆمپانیەکان ئەوەی کە کراودسترایک دەکات سیستەمی بەرگری دانێتن لەسەر سەرڤەرەکان و لەسەر ئەندپۆینتەکانی هاوبەشەکانی و لە ئەپدێتێکیانە تووشی کێشە بووە. ئەوە کۆ ڕاستکردنەوە. هەتا ئەو لە هەزایەتە ئەو کاتە بەپێی هەموو بڵێن معاشەرات و بەپێی هەموو ئەو لێدوانەیەکە خودی سیۆی کۆمپانیای کراودسترایک داوێتی هیچ ئاماژەیەک بەوەنێکەوە هێرشی ئەلکترۆنیک بدەن. ئەوەی کە ڕووی داوە هەڵەیەکە لە یەکێ لە ئەپدێتەکانی کە کۆمپانیای کراودسترایک ئەو تاوان بە بەردەوامی ئەو ئەپدێتانە هەیە ڕۆژانە هەیە بەڵام پێچێت لە یەکێ لە پاکێجانەیە کە نردووتیان بۆ تاوان ئەوانە هەم لینکس هەم ماک هەم ویندۆز کراودسترایک بەکاردێن بەڵام پێچێت لەو ئەپدێتێکە بۆ ویندۆز چووە یەکێک لەو فایلانە یان خودی فایلانە بەتایبەتی ئەو فایلەی کە لە تایپی SYS کە سیستەم فایلە یان خودی فایلەکە خراپبووە یان ئەو فایلەی هەلەگەڵینەوە بۆتە هۆی ئەوەی کە ئۆپرێتینگ سیستەمی ویندۆز لە خودی سیستەما تووشی کێشە بێت و ناتوانانی ئیش بکات. تاوان کراودسترایک سیستەمەکانیان سۆفتێرێکیان هەیە بە ناوی فالکن سنسەر. ئەو فالکن سنسەر ئیش ئەوەیە کە ئەو ئامرانە بپارێزێتن و بە حکمی ئەوەی کە ئەبێت زۆر نزیک لە سیستەم ئیش بکات بۆی بیپارێزێتن ڕوخسەت و مافێکی زۆری لەسەر ئەو سیستەمانە پێدراوە. ئەگەنە بە خودی خۆی مایکرۆسۆفت ڕێگە نادات کە هیچ سۆفتێرێکی تر تا ئەو حدە بتوانین کاری تێ بکات بەڵام بەهۆیەوە کە متوانێکی زۆری پێکراوە توانێتی وا بکات کە ئەو فایلانەی کە خودی ویندۆز پێویستی پێیەتی کە ئیش بکاتن ئەوە لە کار بکەوتن کە تووشی شاشەی شینی کردووە کە بە بلو سکرین ئۆف دێس ئەناسرێت یعنی شاشەی شینی مردن. یعنی هیچ ئاماژێک بەوە نییە کە هێرشێکی ئەلکترۆنیک بێت بەڵام ئەبێ بزانین ئایا چ جەهەتێک دەستێکی خراپکە لەنا ئەو بووە کە بۆتە هۆیەوەی نردنی ئەو ئەپدێتە و چۆن توانی وێنە کۆمپانیایەکی وا گەورە کە بە دەیان ملیارد دلار ئەسمالەتی چۆن ئەپدێتێکی وا نێردراوە و پاس بووە لە هەموو کواڵەتی کۆنتترۆلەکان. ئەوە جارێشە دیار نیە. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک بە شێوەیەکی تند و بەهێز ڕوبەڕووی هێرش بووەتەوە هێرشی کراوەتە سەر لە ڕووی ئەلکترۆنی سایبەریەوە؟ ئێمە لەو کابینەیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە خاوەنی ئەو جۆرە سیستەمانە کە بتوانین پێی بڵێن ئەنتەرپرایز لێڤەل سیستەم کە بڵێن بکرێت هێرشیان بگرێت سەر تۆ گەر شتێکت نەبێت مەسەلەن لە ڕابردوو کوردستان زۆر شتی نەبووە نظامەکان وارەقی بوون شتەکان زۆر ئۆنلاین نەبوون تۆ ناتوانانی هێرشی ئەلکترۆنیک بکەیتە سەر شتێکەوە کە ئەلکترۆنی نیە. لەو کابینەیە زۆر سیستەم جێبەجێکراوە هەتا ئەو لە هەزەیە ئێمە هێرشێکی ئەو تۆمان نەکراوەتە سەر ئەو احتمالە زۆرەکەشی ئەوەیە کە ئەو سیستەمانەی کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەو کابینێت جێبەجێمان کردووە ڕەنگە زیاتر لە 20 سیستەمە هەر هەمویان بە نوێترین تەکنەلۆژیەکان ئەپارێزن. پێشتر یەکێ لە سەرۆکتیمەکانی من لە 12 بەشداری یەکێ لە بەرنامەکانتان وەرەوەی ئاماژەی بەوە کرد کە ئێمە کە ئەمانەوەی سیستەمەکانم بپارێزین تەنها لەگە یەک لایەن ئیش ناکەین. ڕاستکردنەوەیەکش لە راپۆرتەکە ئێمە نەک عەقدمان هەیە لەگە چەند کۆمپانیا ئێمە چەندین تەکنەلۆژیا بەکاردینەوە چونکە زۆر لە تەکنەلۆژیەکان پێویستی بە عەقد ناکاتن ئۆپن سۆرسن تواتوانی بەکاربینەوە بەڵام بۆچوونی ئێمە بۆ سێکیوریتی بۆچوونێکی چەند لەیەرە چەند لایەن لە خۆی وەگرێتەوە یعنی بە چەندین شێوازەوە ئێمە مۆنیتۆری سیستەمەکانی خۆمانەکەین چاودێری سیستەمەکانی خۆمانەکەین بۆی دڵنیا بینەوە لەوەی کە هیچ کێشە ڕوونادەن بەڵام هەموو سیستەمێکی ئۆنلاینش چەند باش بێت چەند ڕێکوپێکش بێت معڕەزە بۆ ئەوەی کە لە کاتێک یان ساتێک تووشی کێشە بۆتەوە.
کراود سترایک ئەو کێشەی کە ڕوویە بە حکمی ئەوەی کە تەئسیری لە خۆتوتی جەوی کرد بۆیە تەقینەوەیکی زۆر گەورەی هەبوو چونکە خەڵکێک بەڕاستی ڕاستە خۆ تەئسیری تێکرد لە مەتارات و لەوانە ئەگەر ناتۆ بگەردەوە ساڵی 2017 ئامازۆن سیستەمی AWS تووشی کێشە بوو بەهۆی هەڵەیەک لە سیستەمی بیلینگیان ساڵی 2018 مایکرۆسۆفت ئەژور بەهۆی سیستەمێک لە کۆلینگی دەتا سنتەرەکانیان تووشی کێشە بوو ساڵی 2019 گوگل تووشی کێشێکی زۆر بەهۆی هەڵەیەکی نێتوەرکیان ساڵی 2021 ئەگەر بیرتان بێت خودی فیسبوک هەمووی وەستا بەهۆی هەڵەیەک لە BGP ئەدڤەرتایزمنت پرۆتۆکۆلەکانیان و ینی ئەو کێشە بەڵام ئەو جارە بە حکمەوەی کە خەڵکانێک لە مەتارات ڕاستە خۆ تووشی کێشە بوون تەقینەوەکی یەکجار زۆری هەبوو سکێلەکەی وەکو هیچ ینی قەبارەی کێشەکە زۆر گەورەتر بوو لە ئەوەکانی پێش و ئەگەرنا بانقەکان سایدەلیات هەر بە کورتی هەر کۆمپانیایەک کە سیستەمەکانی مایکرۆسۆفت بوو بێتەوە وە کراود سترایکی بەکاری ناوتەوە بۆ پارێستنی تووشی کێشە بۆ لەو فترەیە بەڵام ئەوەی کەمە زۆرتر ئاگادارین شەریکاتی جەوینە چونکە دەیان هەزار ڕەحلەی جەوی ڕاگیرە بەڵێ بۆکو باست کرد لە کابینەکانی پێشوو بێگومان پێشتر کار بە سیستمی کراوە خودباڵین کار لەسەر وەرەقە بووە پەیوەندی ئۆنلاین نەبووە سیستەکانمان تەکنەلۆژیامان زۆر بەکار نهێناوە بۆیە ڕەنگە هۆکاری ئەمەش بوو بێ کە هیچ هەوڵێکمان بۆ نەدراوەکو باس کرد هیچ شتێکمان نەبوو تا هێرشی بکرێتە سەر بەڵام لە کابینەی نوێ ماکو باس کرد کە کارێکی زۆر کراوە تەکنەلۆژیا زۆر گرنگی پێدراوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەکرێت لە مۆلای ینی هەرێمی کوردستانیش ئاگاداری خۆی بێت و ئەتوانێت خۆی بپارێزە لە هێرشی ئەلکترۆنی ئەمە لە کابینەوەیان چەندین سیستمی زۆر گرنگمان جێبەجێ کردووە کە بۆتە هۆی جێبەجێبوونی پرۆژەکانی ترمان مەسەڵەن ئەمە لەسەر داوای جەنابی سەرۆکۆزن دەستپێکی کابینە سیستەمێکمان جێبەجێ کردووە بە ناوی سیستەمی دیجیتالی زانیاری دانیشتووان PIS ینی Population Information System زۆربەی هەرە زۆری پرۆژە سەرکەوتوەکانی حکوومەت پێش بە PIS بەسن بۆ نمونە پرۆژەی هەژماری من داتای کەسی لە سیستەمی PIS وەرەگرێت یان سیستەمی موچەی مرکزی کەمە لە ماوەیەکی نزیکە کێشەی ئامادەکردنی خشتەی موچە و تەدقیق لەگەڵ بەغایە یەکلای ئەکەینەوەکەنە سیستەمێکی دیجیتال هەمووی پشت بە سیستەمی دیجیتالیە بەستێت ئێمە بڵێن پێناسی دیجیتالی هاوڵاتیان بۆ زیاتر لە 1,300,000 کەس ئامادەکراوە لە ماوەیەکی نزیکەش هەموو ئەو سیستەمانە ئەبێ بپارێزرێن چونکە چۆن سیستەمەکانی مەتاڕات و بانکانی دەرەوەت پێویستیان بە پارێزن هەیە و ئەو سیستەمانە تووشی کێشە بوونەوە ئێمەش لەگەڵ هەندێک جهات ئیشەکەن کە بێ ئاگادار بین ئەگەر بێت و ئەو جهاتانە تووشی کێشە بوون ئێمە تووشی ئەوە نەبین کە هەموو سیستەمەکانمان داون بێتن ئێمە سیستەمی کۆنتترۆلی خاڵە سنوورەکانیان سیستەمی کۆنتترۆلی جیاوازاتی مەتاری هەولێر بۆ نمونە کە بۆ وەزارەتی ناوخۆ دروستمان کردووە سیستەمێکە کە ئەگەر بێت و 10 دقە بوەستێت کەواتە مسافرەکان و یان ئەوانەی کە گەشتەکەن لە مەتار 10 دقە وەستێن ینی بەرگەی ئەوە ناگرێت کە سەعاتێک داون بێت تووشی کێشەمانەکەت بۆی لەوە تێگەین هاسەرکە تێگەین و هەموو هەوڵ و کۆشمان ئەوەیە کە وا بکەین بە هەموو شێوازێک سیستەمەکانمان وا لە ڕووی هەندەسەوە وا دیزاین کرابن کە بتوانین بەرگەی ئەوە بگرن ئەگەر دێتا سنتەرێک دام بوو دێتا سنتەرێکی تریشتمان هەبێتن و ئەوەش لەسەر ڕێنمایەکانی جەنابی سەرۆکوەزیران بووە کە ئەمە ئەبێت داتا سنتەری بەدیلمان هەبێت ئەبێ بتوانین ئەگەر شتێک ڕوویە بە زووترین کات بگەڕێنەوە سەر خزمەت گوزارەکان جاتر بەردەست بکەین بێگومان کەوا بێت ئێستا لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین بە پێی ئەو دۆخانەی لە ماوەی ڕابردووە لە جیهانە ڕوویدا ئەوانە بووە بە تەجروبە بۆ هەرێمی کوردستان کە بزانێت چۆن خۆی بپارێزێ و چۆن داتاکانیشی بپارێزێ حەزەکەم لە ڕێگای کەنەڵە ڕێکوپێکتان ئەوە ڕابگەینم کە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕووی تەکنیکیەوە بەکاری دینتن لە ئاستێکی زۆر بەرزی جیهانیایە یعنی ئێمە وەکو کورد لە ڕووی تەکنیکا و تەکنەلۆژیان کە بەکارین ئەو خزمەت گوزاران کە بەردەستیەکەین ئەوەی کە کراوە هیچی لە مستەوای ستانداردی جیهانی کەمترنیە هەندێکیان بەرزتریشن بۆیە بۆ پاراستنیان هەم سوود وەرەگرین لەو کێشەن لە دنیا ڕوادان هەم تەجروبان لێ وەرەگرین هەمیش ئەو تەکنەلۆژیانە بەکارینەوە کە بەڕای ئێمە باشتر ئەمان پارێزن کراود سترایک بۆ نمونە یەکێ لەو کۆمپانیایە کە سوپاس بۆ خوا هەر خۆی دیخۆیان کەڤەری عێراق ناکەن لە عێراق هیچ بوونیان نییە بەڵام ئەگەر بەهاتایە کراود سترایک لە کوردستان بەکار بەهاتایە لایەن حکوومەتەوە بێگومان تەسی لە ئێمە شەکرد باشکە ئێوە ئێمە سیستەمەکانیمە هیچی لەسەر ویندۆس نییە زۆربەی هەرە زۆری سەرڤەرەکانی ئێمە لەسەر لینوکس کارەکەن کە بە نسبەت ویندۆس کەمتر کێشەی سکیوریتی و ئەپدیتیان بەڵێ ئەم پرسیارم بە کورتی وەڵام بێت و دوایش پرسیارێک نێ سەبارەت هەر بە
کاری تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستانە دەتوانین بڵین لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری کارێکی کرد کە لە هەندێک لەو سیستمانێک و باس دەکرد چ بۆ فڕۆکەخانە بۆ شوێنێکی دیکە پێویستمان بە کۆمپانیای دەرەکی نەبێت پێویستمان بە کەس و شوێنی دیکە نەبێت خودی خۆمان بتوانین ئەم کارە بکەین هەموو ئەو سیستەمانێکە لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کوردستان لەو کابینە دروستکراوە کە زیاتر لە 15 سیستەمن هەندێکیان ئاگادارن هەندێکیان باس نەکراوە چونکەمە تۆزێک لە خۆم وەکو فەرمانگە تۆزێک لە میدیا خراپین شتەکان جێبەجێکەین و لایەنەکان سوودی لێ بێن بۆ ئێمە گرنگە کە ئیشکە جێبەجێ بێت زۆر لە دوو میدیاکە ناچێت بەڵام هەر هەموویان هیچ کامیان لەوانە تەنانەت یەک فلسش نەدراوە کۆمپانیایەکی بیانی کورد لە ڕابردوو وانە بوو ئێستا ئەم لەو 5-6 ساڵەیە ئەتوانم ئەوە بڵێم ئەو توانایی کە تاکی کورد لە دروستکردنی سیستەمەکانی دیجیتالی و لە توانایی وەبەرهێنانی ینی نووسینی کۆدەکان و بەگەرخستنی کۆدەکان و ژێرخەنەوەیەتی توانایکی زۆر بەرزە کورد هیچ شتێکی کەمتر نییە لە هیچ وڵاتێک بۆی کە پێویستی بە کۆمپانیای دەرەکی بیت هەندێک شت هەیە تۆ ئەیکریت مەسەن سیستەمەکانی سیسکۆیە سیستەمەکانی مایکرۆسۆفتەوە ئەوە خودی کۆمپانیەکە ئەیکرد بەڵام وەکو سیستم ئامادەکردن هەموویان گرنگە گەنجی کورد کورد ئامادە کردەوە کورد بەڕاستی ینی بەبێ ئەوەی کە مجاملە بکەم ئێمە بەس ژینگەیەکی ڕێکوپێک دروست بکەین بۆ گەنجی کورد هیچ شتێکی کەمتر نییە لە خەڵکێکی پرۆفێشنالی دەرەکی بەڕێزی واسەبارەت بە دیجیتالکردنی حکوومەت و فەرمانگە و کاروبارەکانی حکوومەت ئەم کارە بەکوێ گەیشتووە ئێمە لە کابینی نوێم ئەتوانم بەو کابینی ناوزەت بکەم کە بەردی بناغەی وەرچەرخانی دیجیتالی لە حکوومەتی هەرێمی کوردستانی داناوە تابان وەرچەرخانی دیجیتالی پێویستی بە کاتێکە زیاتر لە 3 ساڵ و 4 ساڵ بۆیە من دڵنیام ئەو شتێک کە لەو کابینێکرەوە بێجگەلەوەی کە ئەو هەموو بەرهەمەی کە لەو کابینەی لە ڕووی دیجیتالیەوە بینراوەوە بەپێی هەموو دیڕاستەکان کابینێکی سەرکەوتوو بە لە ڕووی دیجیتالی بەڵام قیمەت و بەرهەمە سەرەکەی لە کابینێکتر بەردەستەکرد بە تایبەتی لە بەکارهێنانەوەی پێناسی هاوڵاتیان کەەوە ئاکات هاوڵاتی لەسەر ئامریکای خۆلی هەر کات و ساتێک لەرگای هەر ئامریکا کە بێوێتن بتوانین دەستگەی چێبێت بۆ خزمەتگوزاری دیجیتاڵەکان بەڵێ بەڕێزی ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری لە ستۆدیۆ ئامادە بوویت سوپاس ئامادەبوونتان کەمتان شەماندونەوە سپاسدانەکەم